لەسەر کاریگەریەکانی و شەپۆلە سەرمایە لەسەر بەروبوومە کوشت و کاڵەکان لەسەر میوە چییە و چۆن بیان پارێزین ئەگەر لە ماڵەوە دار و نەمامان هەیە ئەگەر داری بەردارمان هەیە ئێستەی تر کاتی شرۆکردنێتی ئەگەر جوتیارە بەڕێزەکان چۆن بەرەمەکانیان بپارێزن لەم سەرمایە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فەخرەدین مستەفا کە بەڕێزیان پسپۆڕی بەرەمێنانی میوەن. دکتۆر سڵاو لەبێ بە خێراتی. سڵاو لە بەڕێزت زۆر سپاس. بەخێر بێ سەرچاو. دکتۆر سەرەتا بابزانین کاریگەری سەرما لەسەر بەروبوومە کوشت و کاڵەکان بەرهەمە کوشت و کاڵەکان چییە؟ خۆی سەرما کاریگەریەکەی بە پێی وەرزەکان ئەگۆڕێت. ئێمە ئەگەر لە قۆناغی متبوو نابن ئەم درەختانەمان کێشەمان نییە جاری وا هەیە پلەی گەرمی ئەچێتە ژێر ناقص 20 بۆ گەڵاوەریوەکان کێشەمان نییە. بەڵام لە قۆناغی ئێستا کە تەماشا ئەەکەی درەختەکانمان بوژاونەتەوە خەریکی گەشەکردنن و وەکو کاک سعدیش باسی کرد لە زۆربەی شوێنەکانە کە تەماشا ئەەکەی لە قۆناغی گوڵکردنان. درەخت لەم قۆناغدا کە تەماشا ئەەکەی کە وەختێک گۆبکەیە گۆبکەکەی ئەتوانێ بەرەنگاری سەرما بێتەوە هەتاوەکو ناقص 4 دەرەجەی میئەوی. کاتێک کە گۆبکەیە خەریکە ئاوساوە بکرێتەوە تەحملەکە بۆ ناقص 4 دەرەجەی میئەوی. بەڵام کە کاتێک گوڵ ئەکاتەوە کە ئەبێ بە گوڵ لەسەر دارەکە لەوانەیە بە ناقص 2 بە ناقص 3 دەرەجە لە هەندێکیانە بفەوتێ. بۆ نمونە مەسەلەن لەوانەیە کە بڵێن کۆمەڵەی هەڵوژەن وەکو هەڵوژە و قەیسی هەڵوژە تەحملی لە هەمویان زۆرترە بۆ گوڵکردن لەوانەیە تا ناقص 2 تەحمل بکات. قەیسی تەحملی کەمە بۆ قۆناغی گوڵکردن لەوانەیە بە ناقص 1 بیفەوتێنێ. لە هەمووی خەتەرتر ئەوەیە لە هەندێک شوێن گوڵی کردووە سەمەرەکەی هەڵپێچاوە کە سەمەرەکەی هەڵپێچا بە ناقص 1 و بە ناقص 0.2 دەرەجە ئەو سەمەرەی ئەفەوتێنێ. سەبەبەکە چییە؟ ئەو خانانەی کە ئەو بڵێن سەمەرە بچکۆلەیە دروستی کردووە لە وەختی هەڵپێچانە ئاویان زۆرە و کە پلەی گەرماکە یێتە خوارەوە ئەبێتە هۆی بەستنی ئاوەکە و ئەو خانانەی کە هەیەی جیایانەکاتەوە تێکیانەدا لەبەرەوە بەروبوومەکە ئەفەوتێەوە لە دوای ماوەیەک ڕەش ئەبێت و ئەفەوتێ. اینجا وەکو کاک سعدیش باسی کرد و منش لە سایتەکانە تەماشام کردووە هەندێکیان بۆ ناقص 2 ئیشارەت ئەکەن. لەوانەیە لەو قۆناغانەی کەوا لە گوڵکردن ئابێت یا وەکو هەڵپێچان ئابێت کاریگەریەکی هەبێت. بەڵام ئێمە ئەبێ ئەوەش بزانین درەخت هەمووی بە یەک ڕۆژ گوڵ ناکە. لەوانەیە لە هەندێکیانە 15 ڕۆژ جیاوازی گوڵەکان هەبێ کاریگەریە کاتە سەر هەندێکیان کاریگەری کەمتر ئەبێ. ئینشاءڵڵا ئەم قۆناغە تێ ئەپەڕێ و زەرورزیانێکی زۆری نابێ بۆ باشە. دکتۆر بەیەک جارەی فەوتێنێ بۆ نمونە یەک سەرمالی بدای فەوتێنی تر دوایە و بەرهەمی تری نابێ. خۆی تەماشاکەین لێرە بەنسبەت ئەوانەی کەوا سێویەکان و هەڵوژەیەکان کە قەیسی و قۆخ و گێداس و بڵێن ئەمانە ئەگرێتەوە کاتێک کە سەرماکەیەت خوا نەکردە بگاتە ناقص 3 دەرەجەی میئەوی و لەوانەشە لە ناقص 2 لەو منطقەیە بە پێی ناوچەکە ئەگۆڕێت. ئەگەر ببێ ئایا ئەم سەرمایە کە یەت مودەکەی چەنە؟ ئەگەر مودەیەکی کەم بێت زیانەکەی کەمترە. بەڵام ئەگەر زۆر بمێنێتەوە ئاسمانی سایەقە بێت هەور نەبێت ئەبێتە هۆکارێکەوە زۆرەکە چەنە؟ طبعاً من ساڵی 1985 لە کولەی زراعەی ئاسی کەڵک بووین باخێکی دایرەی زراعە هەبوو نزیکەی 20 دۆنم قەیسی بوو. دەرەجەی حرارەت ئەو شەوە هاتە سەر ناقص 2 ئێوارە تەماشا دەکرد گوڵی کردبوو لەم مەرحەلەیە بوو گوڵەیەکی جوان ئەوت بەفرە باریوە بۆ بەیانی کە ئەو سەرمایە هات ئەوت تۆزی لەسەر نیشتووە هەمووی ڕەنگیەکی زەرد ئەو ساڵە یەک دانە قەیسی پێوە نەبوو. یعنی ئەمێنێتەوە سەر ئەوەی کەوا ئەو سەرمایە کە یێت
مدەکەی چەنە و ڕۆژی پێش ئەوەش ئایا مەسەرەن گەرماییە گەیە چونکە ئێمە ئەبێ ئەوە بزانین ئەو ناوباخە گەرمایی وەرەگرێت بە ڕۆژی پێشەوە گەرماکە ئەداتەوە ئەم دانەوەی ئەم گەرمایەوە ئەکات کە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا زۆر زەرەر و زیانی نەبێت. باشە دکتۆر ینی خۆشببختانە ئێستا زانست پێشکەوتووە و ئەوەتان هێر هەفتەیەکاڵین شەپۆلەکەیت و سەعادەوەنە دەست پێکا و ئەمە کاریگەری نابێت لەسەرەوەی کە بۆ نمونەوەک تۆ تێسەوە ئەمڕۆ خۆرەتاوێکی خۆشە جوتیارەکانمان بتوانن هەندێک ڕێوشێن بگرنە بەر بۆی بەرەمەکانن بپارێزن. خۆی بەڕاستی لای ئێمە جوڵەمان کەمە بەرامبەر بە کارەساتە سروشتیەکان. جارێ یەکەم شت ئایا باخەوانی ئێمە جوتیاری ئێمە هەماهەنگی و پابەندی هەیە بەوەی کەوا کەژناسی ئەو شتانە دەرئەکات و بەڕێستان وەکو دەستگای کورسات کە ئەمە ئەخەنە ڕوو ئایا ئەوان چەند وەڵامدانەوەیان هەیە بۆ ئەمە بۆ ئەوەی کەوا سوودی لەوەربگرن. مەسەڵەن بۆ نمونە لە وڵاتە پێشکەوتووەکانە کە کەژناسی ئەڵێ ئەم حاڵەتە هەیە ساحی باخەکە ئەکەوێتە خۆی هەر نەتوانێت هیچ نەکە پوش و پەلاش و لە قوپۆپی دارەکان کۆ ئەکاتەوە لە ناو باخەکەیە ئەیکا بە ئاگر دووکەڵ. ئەمە ڕەنگە یەکێک بڵێ خوا ئاگر ئیسیفادەی ئەبێت چی بێ لە ناو باخێکی کراوەدا. تۆ ئەگەر محاولە بکەی یەک دەرەجەی حرارەت بەرز بکەیتەوە کە ئەمە ئاسانە لە باتی ئەوەی ناقزدوو بێ بیکەی بە ناقزیەک خۆت دەرباز کردووە لەو کێشەیە لە ناقزیەکەوە بیکەی بە سفر خۆت دەرباز کردووە لەبەر ئەوە هەر ئیشێک ئەگرێ لەم قۆناغەدا کە سووتاندنی وەکو با بڵێن ئاگری نەورۆز دەکەینەوە قەی چیەکە لە ناو باخەکانمان با بیکەین بە کەلتور کە شتێکی وابێت ئەو لە قوپۆپ و درەختەکان و ئەو شتاو پاژماوەی درەختەکان هەندێک ئاگر بکەینەوە هەر بە یەک دەرەجەی حرارەت لەوانەیە ئێمە خۆمان دەرباز کرد بێ و لەو کێشەیە خۆمان نەجات دابێت. لەگەڵ ئەوەشا وەکو کاک سعدی باسی کرد ڕێنمایی زۆرە بۆ ئەوەی کەوا ئەم حاڵەتە کەم بکرێتەوە. مەسەلەن یەکێک لەوانە ئێمە لە ناو باخەکانمانە محاولە بکەین گژوگیا بە دەور و پشتی ئەو درەختانەمان نێڵین هەموو درەختێک وەکو چەترێک لە قوپۆپەکەی بڵاو بووێتەوە لە ژێریا گژوگیان نەیەڵین بۆ چونکە ئەم کە گژوگیان نەیەشت وا ئەکات گەرمایەکی زۆرتر بچێتە ناو ئەرزەکەەوە و ئەو گژوگیایە نابێ بە کۆسپێک بۆ دەرکردنەوەی بەشەو ئەو گەرمایە کە بێتە سەرەوە وا ئەکات کەوا ئەگەر بێت و ئەرزەکە پاک بێت گژوگیای تیا نەبێت ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا پلەی گەرما بەرزتر بێتەوە. مەسەلەن ئەگەر بکرێت لەو شوێنانەی کەوا ئاودانیان هەیە بە تەنقیت یا وەکو بەڕەشکردن یا وەکو بتوانرێت هەر مزەخەیەکی بچووکیش بێت دا بنرێت ئاو بڵاو بکرێتەوە وەکو باران بە ناو باخەکە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا دەرباز بین لەو کێشەیە چونکە بوونی ئەو ئاوە لە ناو باخەکە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی پلەی گەرمی بەرز بکاتەوە و شتێکی کەژەیە دکتۆر ئاوەکە ئەگەر بش بەستێ لە حاڵەتێکە دەرەجەی حرارەت زۆر نزم نابێتەوە بەو شێوەیە ئەگەر بیبەستێ ئەگەر لە حاڵەتێکی شابی بەستێ طبعاً کاتێکە ئێمە زۆر جار نەباتێکی بچووکمانەیە مەسەن شلێک ئەوانە بە بەفردا ئەپۆچرێ بەفرە بارێ کە تەماشایەکە ئەوەی ژێر بەفرەکە پارێزراوە ئەوەی کەوا لە دەرەوەی نەپارێزراوە چونکە بۆ کە وەختێ ئەی بەستێ دەرەجەی حرارەتێک لە ناو ئاوەکە دەرئەچێت ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی دەربازی بکە لە بەستنی شاکێشە دروست ناکە لەم حاڵەتە و یعنی شتی شت زۆرەکەوە بکرێ بۆ کەمکردنەوە بەڵام دیارە بە شوێنەکەش کەوتووە ئەو باخانەی کەوا نزیکی چەم و ڕووبارەکانن پارێزراوترن ببوونێ ئەوەی ئەو ئاوە حرەکە کات ئێستا ئێمە لە چەمی سیروان لەو شوێنانە کە هەمان بێت لە دەور و پشتی زەڵم مەسەلەن لە هەر شوێنێک لە دووکان
ئەو باخانەی کەوا نزیکترن چونکە نزیکن لە ئاوەکەەوە پارێزراون لەبەرەوە هەر محاولەیەک بکرێ بۆ کەمکردنەوەی ئەم کێشەیە بەهۆی بەرزبوونەوەی وەکو وتم یەک پلەی دەرەجەی حرارەت بەرز بکەینەوە لەوانەیە کاریگەریەکی زۆری هەبێ بۆ کەمکردنەوەی ئەم کێشەیە. دکتۆر داپۆشینی باڵێندارەکە بە نایلۆن ئەمە کاریگەریە بێ؟ خۆی داپۆشین بۆ داری بچووک ئەبێت بۆ داری بچووک ئەبێت لە حاڵەتێکە یەکێک مەسەلەن درەختێکی هەیە بە سعرێکی گران کڕیوێتی خۆشی ئەوێت لەناو باخێکە مەسەلەن حەجمی لە مەترێک زیاتر مەترونیوێک زیاتر نابێت داپۆشین ئەو کاتە ئەکرێت لە زۆربەی وڵاتەکانە ئەمانە ئەکرێت وەکو خەیمەیەکی بۆ ئەەکەی لە نایلۆن و ئەگەر بشکرێت تۆزێک پەینی حیوانی بڵاو بکرێتەوە لە ژێریە و ئەکاتێکە گەرماییەکی پێبات ئەوە داپۆشین بۆ بشوکان ئەبێ بەڵام بۆ گەورە لای ئێمە ناکرێ بەڵام لە هەندێ وڵاتەیە باوەڕ بکە گێلاسیان هەیە گێلاس تەبان حساسە ئەم گێلاسە وەکو چۆن ئێستا مێو لەسەر تەل و عەمود لەسەر کەپر ئەکەن ئەوان بەو شێوەیە تربیەیان کردووە وەکو بڵین گەراجی سیارە هەمووی ئەم گێلاسەکانم بڵاو کردوتەوە نایلۆن ئەدەن بەسەریا ئاسانە بڵاوی ئەکاتەوە لە کاتێکا تەرزە ببارێ یا وەکو حاڵەتێکی وهابێ ئەوە ئەکەن بەڵام لای ئێمە چونکە دارەکانمان بەرزن و بەو شێوەیە تا ئێستا ئەو شتانە زیاتر لە کۆمپانیا شتەکان دەتوانن ئەوە بکەن داپۆشین شتێکی گرنگە ئەگەر بکرێت. باشە دکتۆر کاریگەری بەس لە سەردارەکانە بیان لەسەر و بەروبوومانەی خاکیش مەسەلەن تەماتە و خەیاروانی کە ئەوان نەکە لە نێوخانی پلاستیکیانەوە ئەتوانی بیپارێزی بەڵام ئەوانی ترکە بە دەرەوەن خۆی ئێستا ئەگەر تەماشایکردن بە نسبەت سەوزەکانەوە ئەوانەی کە زستانن سەوزەی زستانە وەکو کاه و کەلەرم و هەرچی زستانە بێت یا ئەوانەی کە گەڵاکانیان ئەخورێ ئەمانە کێشەیان نییە چونکە تەحملی دەرەجاتی حرارەی نزمەکەن بەڵام ئەگەر بڵین تەماتە لە دەرەوە ڕوێنرا بێت بۆ شەتڵکردن ئەوە بە مەفروزە یعنی فەلاحی ئێمەش ئێستا داپۆشینەکە داپۆشین شتی بۆ شوتی دکتۆر ئێستا داپۆشینی بۆ بکرێت چونکە ئەمانە هاوینەن شوتی ئێستا ئەگەر زۆربەی کات ئێستا تەماشاکەی لە هەموو شوێنەکە لەژێر نایلۆنە تۆوی شوتی ئەەکەن ئەگەر بتوان ئەو کاتە ئەگەر دەرچوو بێت لە هەندێک شوێن ئەتوانن قەوسی ئاسن هەیە ئەوە بە نایلۆن داپۆشرێت ڕەنگە بۆ ئێستا ئاسانترینیان ئەو ڕێگەی بێت کە تۆ تێ ئاگرکردنەوەکە زۆر ئاسانە بۆ نمونە ئەگرێک لێرە بکەیتەوە کەسێک بڵێ من باخەکەم 2 دۆنمە بڵێ ینی بەچی گەرمی بکەم خۆ تۆ مەرز نییە زۆر گەرمی بکەی وەکو تۆ ڕەنگە 3-4 ئاگریتیا بکەیتەوە وەکو تۆ ژوور گەرم بکەی بڵێ وەڵام من ئەبێ هەر دووکەڵەکەش بڵاو بێتەوە ئەو کاریگەریە بێت مەسەن بازوکە تایە زۆر خراپە هیوادارین بیرەوە نەکەنەوە من باسی تایە کاریگەری کاتە سەر میوەکە لە ئایندەشە تایەکە ئێمە ئەم شتانەکەن بۆی ژینگەمان پیس نەبێت کە تۆ ژینگەی بەرەمەکە باش بڵێ خەتەرە و پاژماوەکەشی کە ئەمێنێتەوە لە ناو باخەکە دیسان خەتەرە لەبەرەوە و بۆنکردن و ئەمانە مەوادی پلاستیکی هەمووی مسەرتەنە ڕجاکەم کە کەس ئەوە بەکارنێنێ بەڵام ئێمە لە ناو باخەکانمانە هەموو پوش و پەلاش و ئەو شتانە هەیە دار هەیە لە چەند شوێنێکەوە ئاگر بکرێتەوە بە تایبەتی لە شوێنە نزمەکانە بۆ ئەوەی بەرز بێتەوە اینجا شتێکی کەژەیە دائیما ئەم سەرمایەش کەیت لە شوێنی نزما زۆرتر کۆ بێتەوە تاوەکو شوێنە بەرزەکان لەبەرەوە بێ ئاگامان لێبێت لەو حاڵەتانە کارێ بکەیت کە ئینشاءالله وەکو کاک سعدیش باسی کرد بەو شێوەیە نابێت و هەموو شتێک بەدەست خوایە ئینشاءالله. دکتۆرە و کەسانی لە ماڵەوە لە ماڵی خۆیان لە حەوشەی خۆیان بۆ نمونە گوڵیانەیە ئینجانیانێ بەس لە حەوشایە ئەمانەژە بێدا بپۆشتێ بۆم سەرمایە خۆی بۆ سەرماکە ئەوانەیەکەوە هەستیارن طبعا وەکو داری زینە بڕوان ئەکەم کاریگەریەکی هەبێت بۆ
مثلا تەماشاکەی لەوانم بە ناقص 2 ناقص 3 ئەو زێر و زیان نادەوە لەوانێ مدەکەش کەم بێت بەڵام ئەگەر یەکێک دارێکی هەبێت کەوا حساس بێت بۆ سەرما لە دەرەوە ئەوە توانێت دایپۆشێت و لەناو ماڵەکانی ئێستا لەوانەیە مزرەمەریەکان زۆربەی خەریکی گوڵکردن بن لای خۆمان ئەگەر بکرێت هەر ئاوەڕشێنێک بکرێت لەو کاتانە کە ئاوەڕشێن بکرێت باشترە ئاوەڕشێنێک بکرێت بە قووەت بێ یعنی وەکو باران بەسەر درەختەکە ببارێ ئەگەر زۆر سەرماکە وای لێ هات ئەبێتە هۆی کەمکردنەوەی زیانەکان ڕەنگەزانیارێ بۆ خەڵک زۆر تازەش ئەەکەمەوە جاری وا هەیە نەترسن لەوەی کەوا لەوانەیە فترەی گوڵکردنەکە ئەوە نییە بە یەک ڕۆژدارێک گوڵ بکات فترەیەکی ئەوێت لەوانەیە نسبەتێکی لە سا 20 بفەوتێ لە سا 80 ئەمێنێتەوە لە هەندێک دارە ئێمە لە سا 2 هەڵپێچێ ئینتاجێکی تجاری باشمان پێە و پرسیارێکت کرد لە هەندێک دارە گۆبکەی لاوەکی هەیە خوا دروستی کردووە لەسەر ئەم درەختانە کاتێک کە گۆبکە ڕئیسیەکە ئەفەوتێ لە هەندێ ئەسناف و لە هەندێ نەوە گۆبکە لاوەکە جێگیر ئەبێتە جێگرەوەی ئەو ئەتوانێت جارێکە گوڵ بکاتەوە من خۆم چاوم پێکەوتووە لە هەندێک داری گوێزە لە هەندێک داری ترە کاتێکە گوڵەکەی فەوتاوە گوڵی تری کردوێتەوە لە زەیتونە ئەم شتانە ئەبێت اینجا ئێمە لە خۆناغی کیشان بەعزێ دارمانەیە هێشتا نەگەیشتوەتە مەرحەلەی گوڵکردن وەکو بستەوە وەکو زەیتون وەکو ئەمانە تا ڕادەیە کێشەکە کەمترە ئینشاءالله. دەست خۆش بێ دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ ڕێنمایەکانە بە هیوایە بەم سەرمایە زەرەر و زیانی کەم بێ و ئەو ڕێنمایانەی کە جەناب باسە کرد ئەم جوتیاران هەم هەوڵاتیان لە ماڵی خۆیان جێبەجێ بکەن بۆی زیانی سەرماکە لەسەر بەروبوومەکانمان کەم بێت. من زۆر زۆر سپاسدانەکەم بەوەی کەوا ئێوە ئەم کێشانە ئەخەنە ڕوو طبعاً وەکو بڵێ حەلی تر هەیە بەڵام بۆ ئێمە نەگونجاوە لەوانەیە لە هەندێک وڵات پانکە و هەلیکۆپتەر و ئەم شتانە بەکارێنن بۆ ئەوەی کەوا ئەم کێشەیە کەم بێتەوە لای ئێمە ئەگەر ئەو ئاگرە بکەینەوە هەر دای بنێن نەورۆزە ئەو مانگی سێشە محاولە بکەین و بابیکەین بکەن ڕەمەزانیشە تا دەمە و بەیانەتوانێت بە خەبەر بێ و ئاگرێک بکاتەوە و چاشی لە پەناوە لێ بنێ و ژیڵەمەوەکەشی بمێنێ کاریگەریە کاتە سەرباخەکە. دەست خۆش بێ دکتۆر سپاس بە ڕوونکردنەوە ڕێنمایەکانت زۆر سپاس.